خاڵۆ دەڵێم تۆ دەزانی خاڵی لاوازی ئەو ئیسفەچیە؟ خاڵی لاوازی کەچێکی بۆ پەیدا بوو تووڕە دەبێ و پەلە دەکە. واتە منم خاڵی لاوازی منم. باشە تەفۆ. مانچێک دوای ئەوە پۆلیس گومان لێکراو ڕامیز خەرێسکی ڕێک لە بەردەمی ئەم دەرگایە گرتیان. گرنگی و بەروارە چییە؟ خاڵۆ لەو ڕۆژەدا بۆ سەرداری ئەم شارە. بە گوێرەی مێشکت هیچ مەکە. جارجار سەردان دەکەم باش؟ نەکەی بیتە سەر شەقام بە شەوان هەر هیچ. جارجار سەردان بکەم؟ نەچی بۆ شوێنە نەیناسی لەگەڵ کەسانی نەناسرا و قسە مەکە. هەمیشە ئەمانەت لە مێشک بێن. یعنی بۆ خۆم نێمە سەردان کاکە؟ تا من پێت دەتویست بڕۆی بێ ئەوەی خواحەفیزیم لێ بکەی؟ سەلمە پۆلیس تاپنی دۆزەخ بوون بە کچێ دەست بۆست آخر. ئەوەندە بە دوام مۆڕات کرد تێگەیشتم هیچ فرفێڵەکت نەما بەکاری بێنی. ئێستاش بڕۆ ون بە کچێ دەگوێ بگرە؟ منت هەڵخەڵەتان لە لێوێ ڕێگاجێت هێشتم. بوەستە قابلە من بەمێجێت بێڵم؟ تۆ دەزانی ناخم چەند بۆ دەسووتێ؟ درۆزنی من باوەڕم پێت کرد. چیم وتووە؟ وتت عاشقتم. ئێستا ژاوام. درۆیە ئەو تا دەڕۆی ئەی ناڕۆی؟ کاتمان نییە کەنان. زۆر ناقەڵای سەلمە. باش دەزانێت چەندم خۆش دەوێ. چەندیش بۆت نیگەرانم. دەزانی لە دەستم بێ ناڕۆم. تۆ بۆیە وا دەکەیت ئازارم پێ بچێژی. تۆ بە جۆرێک هەموو دڵمت داگرتووە کە قەت ناتوانم لە بیرت کەم. دەبێت تۆ ناتوانم مەناسەیەکیش وەرگرم. چۆن دڵت دێوا بکەی؟ گەر دەتەوێت ئاوا بڕۆم گەر ناخدارام دەبێ باش خواحافیز. کەنعان چاویز گەر کۆبوونەوەکەتان تەواو بۆ بڕۆ ئەگەر نە هەردووکمان لە زینداندا ڕزەین. هەموو شەوێ پەیوەندی دەکەم لەبیر مەکە. ساعت 12. کاکە سەلمە ئەمانەتی تۆیە.
ڕامیز قارائیسکی لەگەڵ ئێمە دەی. باش کاک دکتۆر خۆشم بەتەواو بێمە سەردان بۆ حاڵی دایکم. سەلامات بی ڕۆژێکی خۆش. چوە دەرەوە پەیوەندی بە جەنگیزەوە کرد. من لەو بارەوە قسەی لەگەڵ بکەم ها با تێ بگەێنم بزانم بە منی دەڵێ دەچم دەیدۆزمەوە کارەکە خۆم چارەسەری دەکەم بۆ خۆمان بەکاری دێنین باشە خاڵۆ من هەمیشە کتێبەکانت دەخێنمەوە دەزانم تۆ مێشکی تۆ چۆن کار دەکا بۆ خۆمان بەکاری دێنین دەکەین نەسی خۆی خۆمان. بچکۆل ها خاڵۆ وس ئەزەل بیڵێ تۆفیق ئەمڕۆ تۆ پشوو بدە. عەلی تۆ شەرمین نابێ من دەستم دەیدۆزمەوە دەیهێنم لە هەر شوەیەک بێ دەیدۆزمەوە وەڵڵی دەیهێنم بەرپرسیارەتی منە کاکە. ئیترم کارە بەرپرسیارەتی تۆ نییە تۆفیق. عەلی پشوێک بدە تۆفیق. بەرپرسیارەتی منە کاکە. کوڕا مانگێک لەمەوبەر ئەمەم بۆ کڕی لە قوتو هەڵم نەگرت تا بە دیار نەکەوێ. تۆ تێدەگەی کاکە؟ ئەدی تۆ تێدەگەی بەرپرسیارەتی منە. بیهێنە بۆ ئێرە قسەی لەگەڵ مەکە با هیچ پێ نەڵێ بە هەموو لێرە بڵێ کە لەگەڵ خۆتینە دەوانێت شتێکمان پێ بڵێ. ئەی چۆن بیهێنە ئێرە تۆفیق. ئەزەل ئێستا کە ئەو کچە هات ئێرە بڕیارە داوە چی لێ بکەی ها؟ تێنەگەیشتم ئەزەل تێدەگادی ئەو کچە لە کەیەوە بۆتە جاسووسی ئەوانە لە پێش مەمەدەوە لە پێش کوشتنی بەهارەوە ئەگەر ئاوا بێ کە ئەو کچە هات بۆ ئێرە چه بڕیارێک دەدەی ئەزەل؟ گەر من میدەم لێ خۆشبوون نییە لە فەرهەنگی مندا لێ خۆشبوون نییە. عەلی گەر لە پێش بەهار ئاخ تەفۆ کچ نەماچەی خۆشویست لە فەرهەنگی منیشدا لێ خۆشبوون نییە. کە هات تۆ بە قسەی بێنە عەلی. بە قسە دێنم ئاسانە بەڵام تۆ بڕیار بدە گەر ئاوا دەرچوو چی لە شەرمین دەکەی؟